هەموو لایەکتان ئاگادارن ئەوە چەند ڕۆژێکە سوپای سووری عەرەبی ئەگەر ڕوونتریش بڵێم سوپا داعشەکەی سووریا چەند ڕۆژێکە هێرشی کردوتە سەر گەڕەکە کوردیەکان و قەتڵ و عامیش دەکا هەموو بە چاوی خۆتان بینیتانە چی ئەکەن ئەی کەواتە چارەسەر چییە یەکگرتوویی کورد لەکوێدایە لەسەر شەقام گەلی کورد یەکگرتووە ئەی لایەنە سیاسیەکان یەکگرتوون هەڵوێستی لایەنە سیاسیەکان دەبێت چی بێت لەسەرم بابەتە میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەبارەی یەکگرتوویی لایەنە سیاسیەکانی کوردستان تەواوی کوردستان مەبەستمە لەو بارەیەوە دەکەین میوانەکەمان عەلی شەمدین ئەندامی مەکتەبی سیاسی پارتی پێشڤەڕۆی کورد لە سووریا ڕاستەوخۆ لە شاری سلەیمانیەوە لەگەڵماندایە کاک عەلی شەوتان باش زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 من پێشەوەی بێمە سەر پرسیارەکانم دەمەوێت بزانم ڕای جەنابتان چییە حتمەن ئەو گرتە ڤیدیۆیەتان بینیوە ئێوەش و بینەرانیش کە سوپای یەکجار قارەمانی عەرەبی سووریا تەرمی شەروان کچە شەروانێکی کورد لە باڵەخانەیەکەوە هەڵەدەنە خوارێ بە مردوویی بە شەهیدبوویی هەڵێدەنە خوارێ و لە خواریشەوە هەر هەمویان تەکبیرەکەن و ئەڵێن ئەڵڵاهو ئەکبەر قسەت لەسەر ئەمە چییە ئەوەی حکمی دیمەشق دەکا ئێستا داعش نییە سلااو ورێژ کاک فەرهاد ڕەحمەت بۆ شەهیدێن شێخ مەقسوود و ئەشرەفیە و ساغی و سەلامەتی بۆ برینداران و ئازادی بۆ گرتیان یعنی ممکن نەبوو ئەف شەرە کۆتایی بێ ئەگەر ئەو چەکدارێ گۆ شەرێ ئەشرەفیە و شێخ مەقسوود دکردن ڕەنگی خۆی حەقیقی ئێ ڕاستەقینە دیار نەکن ڕاستی ئەو دیمەنێ گۆ هات بەلافکردن یعنی چەندی جێ شەرمەزاریە و جێ دڵئێشیەیە ئەو قاسیژیکی يعني رسمي حقيقي صورتي حقيقي أو هيزيغو إيرو روج لحلب شري كردكن أو كوم الكوجيا يعني نمروفاي لديجي كورتينن أو براستي تاني ناسناما وي جيشي وي واهزي إيغو إيرو شري كردكن ناسناما تنها براستي بودي منات داناسين تي تعريف كرن باش كاك علي إساكا أو جينوسايدي سباي عربي سوري برامبر بك كرديكا قالي كرد همو يك دنگو يك رنگو يك الويسا لهر شوار بارچي كردستان پرسياركي من اويا ارچي سرشاني حزب و پارت و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان چییە ئێستا لەم کاتەدا؟ والله يعني ئەو شتێک گۆل شێخ مەقسوود و ئەشرەفیە ڕوودا چەند ڕۆژێ دەرباسبوویدا ڕاستی ملەتی کورد لە هەموو دنیا یەک خست و هەلوەستی کورد لە هەموو دنیا کرە یەک هەلوەست و تاک هێزێ سیاسیژی هەرێکێ لە ئالی خوا یعنی بەشداری ئەv ڕەوشە بوو و هەلوستا خۆ دیار کرد بەڵام جێ داغە بڕاستی ئیرۆ ڕۆژ تەنها هێز تەنها شاند تەمثیلە کوردی سووریا گشتی دکێ ئەو شاندا گۆش کۆنفرانسی 26 ئەبریلێ دەرچوو تا ئێستا بێدەنگە بڕاستی ئەو ناکێ هیچ یعنی تبريرك بهاناك جير نبو دبابو بهر شويكي هلوستك دربريبا جبر ايرو روج او تمثيله هێزا سیاسی و هێزا تەمسیلا کورد بگشتیت کە جبەر کۆنفرانسێ 26 نیسانێ ساڵا 25 بڕاستی هەموو پێکهاتێ سیاسی تێت بەشدار بوون هەموو پێکهاتێ مەدەنی تێت بەشدار بوون ئێ ڕەوشەنبیری ئێ ژن ئێ ئاینی هەموو تێت بەشدار بوون یعنی ئەو شاند بڕاستین و نەراتیا کورد ئاڕستەقینە دکێ دوابو هەلوستك هەبوو دوابو جوولەک کربە حرەکا کربە جەم ڕایە ناودەولەتی دوابو لەگەڵ هێزێ نیشتمانی ئێ کوردستانی ئێ دنیای
هەولێک دابا هەلوستێک دابا مخابن ینی هەموو پشتگیریە کورد کردن ئەشرەفیە زۆر باشە ئەوشاندە بێدەنگما ئەو ڕخنانە بەجێی خۆی ئەو ڕێخنانە بەجێی خۆی دەبێت لە کاتی خۆیدا ئەو ڕخنانە بگیرێ و وەکو تۆ دەڵێ کورد یەکدەنگ و یەکڕنگ و یەک هەڵوێز بن لە ڕۆژاوی کوردستان. بەڵام پرسیارەکەی منەمەیە ئێستا کورد لە سووریا کورد لە ڕۆژاوا لەسەر دەستی داعش ئەو داعشانەی ئێستا حکمی دیمەشق دەکەن داعشن هیچ جیاوازیەکیان نیە سەیری دەموچا و ڕیش و ئەڵڵاه ئەکبەرەکەیان کە کورد دەبێت چی بکە ئێستا ئەرکی ڕێکخراوەکان چیە بە چ جۆرێک یەکگرتوو بن چۆن دەنگی خۆیان یەکخەن. وەڵا ئێستا ینی دەبێ بپەلە پشتگیریە خەڵکێ کورد بگشتی لە ڕۆژئاوا و تایبەت ینی خەڵکێ شێخ مەقسوود و ئەشرەفیە لە 1 ئەبریلی 2025 تا ئێستا گەمارۆدای ناو محاسرن و ینی زۆر زیەت دیتنە دەبێ بپەلە یەکەم پشتگیریاوا بکن ئالیکاریاوا بکن ببێ دەرەنگی دووەم دەبێ هەلوستێک سیاسی دیار هەبێ دەربارێ ئەو ڕێژیمە گۆ ینی هەموو تواناخوا دەبێ نیشان بدێ گۆ هێشتا پاگراوەندا خۆی ئیسلامی توندرە و نەهاتیە دابران. سیەم ینی شاندێک بڕاستی دووبارە دەبێژم شاندێک گەلێکی برێک و پێکی کۆنفرانسێک هات دارخستن و ئەو شاند و یەک نەرین دا پێش دوێ تەفگەرێکی بکرد ینی تشتێ چوو ئەو کێمانیە گۆبوون دەرباس بوو چوو لە ئێستا بشووندا دوێ ئەو شاند بکەوێ گەردە دوێ جوولەکێ بکێ چاوەرەی ئەحمەد شەرع نەمینن تا ئەو بانگی وا بکێ دوێ ئەو بخۆشیکی جوولایەکێ بکن حرەکاکێ بکن جمرایان ناودەوڵەتی. چارەم ینی ئێمە دوێ پابند بن بە هەموو تواناخوا برێکەفتنا دهێ ئازار خوشبەختانە ئیرۆ تۆم باراک ینی ناما ترامپ گەهاندە ئەحمەد شەرع گۆ ئەوژی پابندن بە ڕێکەفتنا دهێ ئازار ئێمەژێکی دوێ هەول بدن جی بجی بکەن. باشە کورد پابندە بە ڕێکەوتنی دێ ئازار بەڵام ئەوەی پابند نییە حکوومەتەکەی ئەحمەد شەرع هەمومان نەزانین حکوومەتەکەی ئەحمەد شەرع و سوپاکەی هەموو ئەوانن کە تێرۆریست بوون وەختی خۆی قاعیدە و داعش بوون پابند نابن ئەی چار چییە جا ئەم ڕێکەوتنەی کورد و کۆنفرانس گرتنە تا ئەمە ڕێکەوێ کورد لە ئەشرەفێ و شێخ مەحسوود نامێنێ. ئەسڵەن ئێمە ینی هیچ هێویەک دوێ دەستەلاتە شامدە نییە ژبەرگۆ ینی کللتوراوێ کللتورێک جیایە کللتورێک ینی باوەڕ بدیموقراتیەت و بلامەرکزیەت و مافێ پێکهاتە هەر نییە. بەڵام ئێمە لە یەکەم ڕۆژدا تا ئێستا ئێمە پشتا خۆت بەستن بەهێزە ناودەوڵەتی بتایبەت ئەمریکا و فرەنسا ئەو تەحالوفا دەولی ئاگۆ کورد لەگەڵ واناکێ قەسەدە لەگەڵ واناکێ شەڕێ داعش کرد نەل تەنها لە سووریا هەر لە باشووری کوردستانژیکی لە هەموو دنیا بڕاستی کورد دۆستێکی باشە بۆ تەحالوفا دەولی لە دژی تیرۆریستان دشی داعش. ئەمڕۆ کاتی وەیە گۆ ئێمەژیکی لەگەڵ وا هێزێ ناودەوڵەتی وا هێزێ تەحالف زەغت بکن ئەو ببن نابێن کار نابێنامە و دەوڵەتە حکوومەتە شام بە تەنیا ڕازی نابێ نایە لەگەڵ کورد هیچ گفتوگۆیەک ناکە هیچ مافەک نادێ هیچ باوەریک مافێ نەتەوانی ئەگەر نەب فشارە ناودەوڵەتی بێ وایە ئەمریکا نە ئەمڕۆ چوباجەم ئەحمەد شەرات بابە یەکەم ڕۆژدا پەیوەندی بە سەرۆکی سووریای کاتیر کردبا سینۆرەك ژێردانی با گوتبا ستۆپ ئێمە حازر بوون ئێمە چاودێر بوون کاتی وا ڕێکەفتنا دهێ ئازار ئەمزە کرد. ئێستاژی دبێژێ دەرەنگ نینە ئێستاژی دبێژێ دەرەنگ نینە ئێمە کورد بێ یەک هەلوستی بریا شاندا کوردی پەیوەندی بە ئەمریکا تۆم باراک بکن وێ فشارێ بکێ گۆ حکوومەتە شام لەگەڵ کورد بە فەرمی گفتوگۆ بکێ و ئەو ڕێکەفتناش دێ ئازارژی بپەلە جیبجی بکێ ژبەرگ و کورد قەت لە وێ ڕێکەفتنێ دەرنەچوونە هەر ڕێژیمە وەکو جەنابەت گوت ڕێژیمە ئاگۆ کولتورە داعش ئیش دکێ ئەو پابند نابێ. باش بەڵام کاک عەلی
هەم سەرۆک بارزانانی هەم سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان مەسرور بارزانانی بەیان نامەیان بڵاو کردەوە سەرۆک بارزانانی پەیوەندی بە تۆم باراکەوە کرد بەڵام تاکو ئێستاش هێزەکانی ئەحمەد شەرە با بڵێم داعشەکانی ئەو هەتا ئێستا شەڕەکە ڕانەگیراوە قەتڵ و عامی کورد دەکەن پێشتر بینیمان عەلەویەکانیان کوشت دروزەکانیان قەتڵ و عام کرد ئێستا هاتۆتە سەر کورد کەواتە کورد دەبێت چی بکە پرسیارەکە ئەمەیە دیسان بگەڕێنەوە بۆ چیاکانمان وەکوم گوت ینی باوەڕ ناکەم ینی پرسا کورد لە سووریا بشەر چارەسەر ببێ ینی مەبەستە ینی پێویستی باوەڕ ناکەم پێویستی بە چیاکان هەبێ تەنها گرنگن بەڵام گرنگتر ئەوە ئەمڕۆ هێزێ ناودەولەتی ئێ بالا دەست ئێزول هێز ئەو بریاردەرن یعنی ئەگەر ئێمە توانبن لە شەردا هێزا سووریا جێشا سووری عەرەبی بشکێننجیکی جێشا تورکی تەنیشتمەیە قبول ناکێ ئەگەر ئەم تورکاژی بشکێنن قەتەر و ئێدیتر قبول ناکن مەبەست ئەمە چییە ینی بەهێز ممکن نییە کورد لە سووریا کارەبێ مافی خۆ بەردەست بکێ تەنها بە دیالۆگە ئەو دیالۆگژی ئەوێ لە شام دانیشتنە و دەستلات دەستێ وادێ وەکو جەنابەت توێشی ئاماژە کرد یعنی باوەڕ نینن بە دیالۆگ و مافێ نەتەواو دیموقراتیەتی دوێ هێزێک ناودەولەتی هەبێ فشار بکێ و بریاردەر بێت بابەتیدا و ئەوژی ئەمڕۆ ئەمریکایە ئەمریکا سەرپەرشتی گۆرانکاریە ناوچێ گشتیت کێ و لە سووریا تایبەت و ئەمریکا وانە و تەحالفە دەولی جۆلانی ئانین کردن ئەحمەد شەرع لە شام ئەو بخۆکارن لا بدن یان مەجبور بکن پابند بێ بە سۆزێ خۆ بوعدێ خۆ وەختە هاتە سەر دەستلاتێ گوت ئەزێ حکوومەتێک تەشارکی چێکم ئەزێ مافێ پێکهاتا بدم هەموو کەس یەکسانە لە ناو دەستوردا بەڵام لە ماوەیە ساڵێکێدا گاو بگاو بەعکسێ بە پێچەوانی جیبجی کرد یعنی ئەو دەستلات بخوا دیارکێ ئەشکەرت کرد دبێژێ ئێمە قابل نینم بۆ گۆرانکاری لێرە پرسیار ئەوە ئەوێ گۆئانین ji بۆ خۆ بگۆرێ و سووریا بگۆرێ ئێستا ئەو دەستلات ئامادەنینەوەی چ بکە یا دوێ فشار بکن یا لا بدن ئێمە تا ئەم لەحزەوەک و کوردمە داوە نەکردە ئەحمەد شەرع بڕوخێ مەگوتیە هەر دیالۆگ هەر خۆ بگۆرێ هەر سووریاک هەفبەش لا مرکزیەتێک دەستوەرێ ئەوژی برێگا ئەمریکا و تەحالفان ئەفدەولەتیە زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز علی شەمدین ئەندامی مەکتەبی سیاسی پارتی پێشەڕۆی کورد لە سووریا ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ ئێوە شەوتان باش.